ئەم سەڵەتانە بۆ ئیش ناکە. سڵاو لێبێ چییە کاکە بووەکەی ڕەحمەت خوان لێبێ. ئەمە چی خێرە؟ وەڵای ئەم سەرەتانە ئیش ناکە کاگەردی. بۆ ئیش ناکە. تۆ بۆ سەبا سەرێکی بکەم ئالاچ و لاچ و با خۆلی گۆڵکە ئەمە ئیشی خۆمە کاکە. گورە چی ئیش توێ بابە چی لێزانی؟ بەرە بەعام دووماک ئیشی وایەرمەنیم. تۆ بڕە پلایزێکم بۆ بێنە. لە کوێ ژوایرمانی من چەندێکە تۆ ناسم کوا هەر ئیش ناگەێت وەر لە ماڵەوەی. وهات میش بکەمە تو بڕە تو چی بۆ بێنە؟ پلایز دوانم بۆ بێنە دوان. دۆزیمەوە ئەزانم چی؟ چییە دەی چی؟ خەتای واهێرەکەیەتی. واهێر چی؟ ئەم وایەرە ڕامکێشە 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 دەی ئەمەیە کاکە ئەمە زیادە بوو تیایە بوو. گورە زیادەی چی بگەڕ بڕۆ سلب لێدە کاکە بڕۆ سلب لێدە. برا ڕۆباوکە ڕەماڵ میکاول کرد هەری قشە پێنیە. گورە چیت کرد کاکە بگە فریا. برا ڕۆ پلایسەکەشمی بێت. باشە کاکە ئەمە چی لێکن چۆن چاکی بکەیت؟ هەتی وکە بلایسەکە کۆت دەچووزان تەلەفۆنی بۆ هەردی کردووە دەسەر یاسەیرێنە من کارەبای وە ساردی فەرموو فەرموو سەگە فەرموو. سلام علیکم. ئەمە چیەتی؟ کورە وڵا نازانەوە ساردیشان کارەبای هیچ کورە ئەمە ئیش خۆمە کاکە ئەسڵە خۆم وەسەی ئامان. دەمزار بە قوربان قوربان شتێکی لێگە تۆ لا بێنە دەرەوە بۆت وە خەتای واهێرەکەی برا. وریا بە کارەبای ماکە یواش یواش. بێنم لاوە بۆت نا 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 واسی ئەمە هینکە. چی دەکەین با؟ ئێستا بۆ چاکەمە. ئەو کەڕوو شامپۆ 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 وەڵا کاکە خوسانتی. ئەوە چی ئەوە چی ئەمە نادم تۆ هەر فرێدە. کورە ئەوە چییە بێستا بابا نەوە چەند بنۆکەیەکەوەی دی بۆی کاکە لاسۆ گیان بۆ قەت کارەباکەی پیۆنە بەگیرە دایکم جم سوتاوەکەی وەستا گۆرە بێنی کاکە وەستا گۆرە بێنی ئەو بدەرەوە برا بڕۆ دەرە کاکە بڕۆ دەرەوە هەر وازمان لێکرد. سەقەت گۆرە ئاخر کاکەمانە کەی وەستا تۆ بانگەکەی؟ سوزان وەڵا ئیش واکەن. گیان بۆ کارەبای لەسەر بوو سوێن بەخوا دایکم جم سوتاوە وەڵای کاکە ئیش واکەت مناڵیش نایکە. ئەو ئاوەکەی کورە ئاوی تێنەما ئای جانەمە بەدەستم وەستا چۆن بووی نەفرین. کاکە هەموو سلام علیکم. عەلەیکم سەلام. کاگەری چۆنی؟ ئەرە کاکە هەمە تو وەسای موبایل و تو لەو شتێ زانیت ئەو خۆیان بۆ چاکە وەڵی چازم چێری تێک چووە بەرنامەکە ناچێت لەسەر. لەوەیە واوێرەکەی تێکچوو. وەرچی کاکە خوار چێکە موبایل. سوزانم. اینجا باشە تو لە مۆبایلی مواسفات نازانی بۆی گیری بەدەست. وەرە دەوتم باوکم عالەمە شتێکم پێ. ئەوە چییە؟ چیەتی؟ ێ بەرنامەی تێنەما کاکە. بۆ داغیلێت یانەماێ؟ نا بە تو لەیشێ نازانین بۆ خۆی پێینەکەی سەقەت من لەیش نازانم. بەڵێ دە تێک ئیشی ئەو عالەمە و خۆ هەڵ قورتان لە هەموو شتێ لە هیچ شتێ نازانی. سارد و گەرم لە یەک ناکەیتوانێت. سیارەت تێکدا بەڕادە سووتان واری ماڵ کاک فڵان کەس هەمی سووتان. کورە دەبڕۆ هەی سەقەت و سوقەت. سەقەت بڕۆ هەی سەقەت و سوقەت. بڕۆ. ئیشی خەڵک تێگەدەی خەڵکیش ئاو ئیشی خۆ تێگەدا. ئەی نافام.